بایکۆت لێکێکە لە ڕێکارە مەدەنیەکان و هەروەها هەموو ئەو ڕێکارانە ئەگرینە بەر بۆی بە مافەکانمان بگەین وەکو لە ڕابردووە لە بەغا تیمێکی مامۆستایانی ئەنجومەنی سەرتاسەری ناڕازی کۆمەڵی دیدار و کۆبوونەوەیان کردو بۆ ئەوەی سەرجەم ناوەندەی عێراقی و جیهانیەکان لەم ستەمە تێبگەێنرێن کە لە مامۆستایان و فەرمانبەران بەگشتی ئەگرێ و دوێنێ نوێنەری سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لەگەڵ یۆنامی کۆبوونەتەوە باسی هەموو ئەستەمانە کراوە کە لە مامۆستا و فەرمانبەرانەکرێ و داوای پشتیوانی ڕاستەوخۆی هەموو هێزە دەرەکیەکانەکەن بۆی کە بزانن لە هەرێمی کوردستانە چی ئەگوزارێ بە درێژایی 10 ساڵ مامۆستا و فەرمانبەران سزا دراون هێشتا ئەوانە بە سزا نازانن کە دەستیان بردە بۆ سزادان و خیابدان 10 ساڵە مامۆستایان سزا ئەدرێن قوتیان نەبڕێ موچیان نەبردرێ 10 ساڵە موچیان پاشەکەوترەکرێ ئەوانە هەمووی سزایە بۆیە ئیرادەی مامۆستایان لەوە بەهێزترە لە بەرامبەرە و سزایانە چۆچیان پێدا بدا ئێمە بەردەوام ئەبین لە هەوڵە دیپلۆماسیەکانمان لەگەڵ قونسوڵەی وڵاتان لەگەڵ هەموو ئەو لایەنە معنیانەی کە پەیوەستە بە داکۆچی لە ماف و لە گەیشتن بە ئامانجەکانمان ئێمە بەردەوام ئەبین و واز ناهێنین تاوەکو ئەوەی کە پشتیوانێکی بەهێز بۆ بگەشتن بە ئامانجەکانە پەیداکەین هەر کاتێک خۆپیشاندانمان کرد لە ڕێی کەناڵەکان ڕێی سۆشیال میدیاوە بە کەناڵەکان ڕاگەین ڕایەگەێنین و بەردەوام ئەبین لە هەڵوێستە مەدەنیەکان.